سڵاوتان لێبێ بەڕێزان. مۆلیدا ئەو شتەیە کە زۆر بەمان چەند ساڵێکی زۆرە پێی ئاشتین کە چییە؟ یاخود جۆزە چییە؟ بیر بکەرەوە بزانە لە ژیانی ڕۆژانەی خۆتە لە مانگێکە چەند جار چووی جۆزە هەڵبدەیتەوە. بەرنامەی ئەمڕۆم لەسەر نرخی کرێی مۆلیدەیە بۆ ئەم مانگە. بزانم هاوڵاتیان چەندیان بۆ هاتوۆتەوە و ئەو نرخەیش تا چەند بارگرانی لەسەر دروست کردوون. بە تایبەتی ئێستا کە بۆ 3 مانگە چێ هیچ فەرمانبەرێک موچەی وەرنەگرتووە. بۆچی حکوومەتی عێراق بەشێک لەو گازە دابینەکە کە مۆلیدەکان سەرفیەکەن و ئەوانیش بە نرخێکی کەمتر کارەبای مۆلیدە دەدەن بە هاوڵاتیان؟ بۆچی حکوومەتی هەرێم سەر ڕایبوونی ئەو هەمووە غاز و نەوتە سروشتەی کە لەژێر خاکی ئێمە هەیە ئامادە نییە ئەم هاوکاریە بۆ خەڵک بکات و تۆزێ باری سەرشانی خەڵک سوک بکات؟ لەگەڵ مابن من بزانم کرێی مۆلیدە بۆ ئەم مانگە چەند بووە و تا چەند هاوڵاتیان لەگەڵ مۆلیدەکانە کێشە و گرفتیان هەیە. کێشەی کارەبای مۆلیدە ئەگەر وابێ ئەم زروفە هەروە بێت تاکید 100% هەر بەردەوام بێت. وەڵی براشینەکەم ئەگەر لە منە پرسی حکوومەتمان نیە. حکوومەتە بێ باوکی میلەت بێ خزمەتی میلەتەکەی بکە، بەڵام ئەمە میلەتگار ڕوتێنەوە. ئەمان لەبەر پڕکردنی گیرفانی خوان وازان فریاوە ناکەون کە هیچ شتێکی تر بۆ میلەت بکەن. وەکو پێشم وتی لە جێلی میلەت ئەمانە ئاواکەن مستحەقیشی چون ئەزان بۆ مۆلیدەکانی خوانە یخوان سوای تیاکەن چۆن لابن. نرخی مۆلیدە تامواتەوە مانگە بەڵە برا چەند تاموات؟ 13.5 بۆ هەر ئەمپێرێک ئەمپێرە 13,500 چەند ئەمپێرتانەیە؟ 6 ئەمپێر یعنی تقریبان هەر 6 ئەمپێرەکە کاتە 81,000 وەڵای مناڵەکان دابیان کتیان 81,000 شتێکی وابوو. 81,000 بەڵێ ئەم نرخە بۆ ئێستا زۆر زۆر زۆرە زیاد لە حەز زۆرە بۆ خەڵکێکی فەقیر کە هیچ کەسابەتێکی نییە هەر پێی نادرێ بەڕاستی قورسە. ئەوە پێشووتر ئەمانوت حکوومەت ڕەنگە بە بۆنەی ناردنی نەوتوانەوە بۆی نەکرێت بەس ئێستا خۆ نەوتەکەش دانێرێ بۆ دامی و مۆلیدانە ناکات گازیان بۆ دابینگات تا نرخەکە بە کەمتر لەسەر خەڵک کرد. وەڵی براشینەکەم ئەگەر لە منە پرسی حکوومەتمان نیە. حکوومەتمان نیە دوو باندی دزیمانەیە. حکوومەتی چی؟ ینی دوو کۆمپانیای دزدا نە حکوومەتە و ئێمە وەڵا خەڵکێکی داماوین خەڵکێکی زۆر بێعاقلین کە بە ئەمان ناڕێن حکوومەت بەڕاستیەوە حکوومەت نییە. حکومڕانی وا ناکرێت کاکە حکومڕانی حکوومەتە بێ باوکی میلەت بێ خزمەتی میلەتەکەی بکە، بەڵام ئەمە میلەتگار ڕوتێنەوە. ئەمان ڕەشوڕوتە ڕوێن لە شارەکانی تر عێراق حکوومەت بەشێک لەو گازە دابینەکە بۆ مۆلیدەکان ئەو کاتە نرخەکە کەمترەکەوێت لەسەر هاوڵات. کاکە ئەوان زۆر لێمە عاقڵترن. عارب قبوڵی ئەوەی نییە وەکو ئەمان لێ بکەن. عارب ئەگەر بێت و ئەوان لێ بکەن وەکی ئەمان لێ بکەن باوەڕ کە حکوومەتەکەشیان ڕوتێن. باشە بەس خۆ زوو لە تەلەڤیزیۆنەوە دەرەکەەوە نەمانەی خۆمانەڵێن ئێمە پێشکەوتوترین ئێمە شارەکانمان مهمترە ئێمە یانی زۆر بە شێوازێکی جیاواز باسیە. وەڵی براکەم پێشکەوتوترن بە قسە نابێ پێشکەوتن بە کردەوە بێ. بە چی پێشکەوتوترن؟ بەچی پێشکەوتوترن کردەوە من ئێستا هەموو قسەیەکەکەم قسە هەموو کە دەرەقەتی دێ بەس کردەوە شەرتە سەری بەکردەوە توانێت خزمەتەکە هەموو شتێک بەکردەوە کرێ چی ئەبینین تا حکوومەت کرد بێتی بۆ ئەم میلەتە کراوە لەوە پێش کراوە بەڵام ئەمە 6 ساڵە حکوومەت لە دوای داعشەوە حکوومەت نەماوە. چەند ئەمپێر مۆلیدە دەی لە ماڵ؟ 3 ئەمپێرە. 3 ئەمپێر؟ بەڵێ. پێشبینیەکەی چەندت بۆ بێت یانی خۆت حازر کردەوە بۆ چەند؟ وەڵی تر چەندێ بێتەوە هەرە بێبی 1000 بێت 2000 بێت 100,000 وێرە بێبی. باشە ئەم نرخانە کە مانگانە بمانێتەوە زۆر نییە بە تایبەتی بۆ مۆزە ئێستا نە کاسپی وەکو پێویستە نەمبوچێژ وەکو پێویستەیە زۆر نییە ئەم بڕە پارەی لەسەر خەڵک ئێستا. چاکە خۆ بەس پارەی مۆلیدە نییە بەس پارەی مۆلیدە نییە هەموو شتێکیان زیاد کردو لەسەر خەڵک هەموو شتێ. ئەوە ئێستا بینیم ئەوە ژۆرەکەی کارەبایە بەدەستەوە. بەڵێ ئەوە چەندێکدا ئێستا؟ 13,000 زۆر. باشە لە حکوومەتی عێراق بەشێک لەو گازە دابینەکە بۆ مۆلیدەکان مۆلیدەکانیش نرخێکی کەمتر لە هاوڵاتی وەرەگرن. ئێخۆ ئێمەش گازمانێ ئێمەش نەوتمان هەیە ئێمەش مادەی سروشتیمان زۆرە بۆ حکوومەت دامی ئەو مۆلیدانە ناکات؟ خۆی حکوومەت نییە شتانەکە هی مەسوولەکانە هی حکوومەت نییە. کورە بابێکیان بەس بە پرسیارەتیان نییە
بۆ پێ دوایە بەرپرسیارەتی نییە کاکە خۆزاکە خۆی دیارە بەرپرسی زۆر بەرپرسیارەتێکیان نیێمان ئەی کێ کردوونی بە برسیە وڵات وەڵڵا ئیتر بیدایەت لەنەوەیەکە خەڵکردنی بە بەرپرسیار وی سەواز نایەن ڤایرۆس نەمانەکە لە سواری بەقۆڵێم ئێستا بۆ نەتە ڤایرۆ لەسەر خەڵک ئارەوەڵا ڤایرۆسن کاکەیان خۆ تۆ هەڵی چی پێ دوایە کەی کێشەی کارە بامان حەلە بێ ئیتر لە مۆلیدە و ڕئیسی و جۆزە هەڵدەرەوە ها پارەی مۆلیدە بدەن وەڵڵا قەت حل نابێ قەت حل نابێ ئەمانیش بگۆڕن حل نابێ پێ دوایە مۆلیدە کۆتایی نایە لێرە قەت خاڵکان مۆلیدەش بمێنێ ترسم شتێکی تریش بۆ مۆلیدە زیاکەن دوای چەند ئەمپێر کارە بات سێ ئەمپێرت هەیە بەڵێ چەند باتەوە 36,000 یعنی بۆ هەر ئەمپێرێک 12,000 12,000 بەڵێ سێ ئەمپێرت هەیە ئەم سێ ئەمپێرە بەشتەکە لە ماڵەوە وەڵا بیا مشتەکان کوژەمە تا اینجا موبەردەکەڵ کە موبەردەکەی تەوافەکەی هەڵینا ئەوەکە زعیفشە بەس ئاواکە چەند جاری شکاتمان کرۆ خۆ لزنی قایمقامەتی سوودێکی نییە شکاتم کردە لە لزنی قایمقامەتەوە پشگیرێکی و تەلەفۆن بۆ منە کچ کێشەیەکی تێ لەگەڵ سەحمویل دەکات تویچ داوالی وردنەکەم چی پێ بڵم لە جاتیەوە بین کێشەکە حەلکەن وانزانی کێشەی شخصی دەیە لەگەڵ بەڵێ یان چ کێشەیەکی تێ لەگەڵ سەحمویل دەکات وڵای چ کێشەیەکم نییە تەنیا کارە باکەم کە زەوە کڵامپی لێوە بزانەوەیانە هاتن ناوەڵا کەس ناوە لەسەر هەموو وەلیدەکان ژمارەیەکی دانراوەڵێنمەی سکاڵایە یعنی ئەوەش هەر شتێکی ڕۆتی نییە هەموو شتێکی ڕەمزیە هەرەوەیە بۆ فریودانی خەڵکەوە چۆن بۆ مشتەکانی تر خەڵکیان فریوە و احترامە خەڵکەکەش بۆ خۆشی بە خۆش مەموو بۆ خۆی جێلە ئەگەر میلەت جێل نەبێ دەوڵەت حکومەتی ژاوە ناکات باشە ئەو نرخی مۆلیدەیە کە دانراوە لە شارەکانی دیکە عێراق حکومەت بەشێک لەو گازە دابینەکان نرخەکە کەمترەکەوێت لەسەر وڵاتیان بەس لێرە بۆ حکومەت یانی دامی و مۆلیدانە ناکات بۆ ئێم نرخە تۆزێک کەمتر بکەوێت خۆ لە ڕووی گاز و نەوت و ئەم شتانە ئێمە دەوڵەمەند وەڵا بەتەکی دەوڵەمەند بەڵام ئەمان لەبەر پڕکردنی گیرفانی خوان وازان فریاوە ناکەون کە هیچ شتێکی تر بۆ میلەت بکەن وەکو پێشم وتی لە جێلی میلەت ئامانە ئاواکەن مستحەقیشین بۆ موسا خەڵک چی بکە یانی آخر خەڵک چی بکە بەتانەیەک و دوانوسیان نابێ بینێمان حەڤەی شوبات و چی کۆمەڵە خەڵکی فەقیر و ژار تیاچوو بەلاشیش بەڵام ئەگەر یەک جام میلەتەکە مووی لەگەڵ یەک بێ بەڵام میلەتەکە ناڕازگویانی ڕازگۆنی ئەگەر ڕازگۆ بیا میلەتەکە هاتە سەرجادیان شتێکیان هەرە کرد پێ دوایەکەی کێشەی مۆلیدەی تر لێرە کۆتایی دێ ئیتر مۆلیدە لاچی و کارەبایەک بۆ خەڵکە دابین کە بانی بە تەسەوری خۆت کەی کۆتایی دێ بەڵام باوکم زوو قسێکڵە تا خۆر هەلێ هەڵوێ لێ ئاوا بێ بەڵام تا خۆلێ هەڵوێ لێ ئاوا چارەسەر نابێت ومێدت نییە بۆ منە 10 ساڵی تر 5 ساڵی تر ماوەیەکی دیکە دڵنیا بە قەت هەتامان لەسەر حکومڕانی من قەت هیچ ئەمەلێکم نییە و دڵنیاش بە ئەزای بۆ مۆلەکانی خوانە خوان سفایەتی ئاکەن چۆن لابن چۆن شتی واکەن لەوەش هەر لەسەر خەڵکەشانە بە من و تۆ داناندرێت دڵنیا بە ئەمە لەکوێ منە سەوە ساق پاسێکم لەکوێ مۆلیدەم پێ دانرێت داناندرێ پێم ئەی خوانە پشکی خوانیتە هەر شتێک لە وڵاتای سفایەتە پشکێکی خوانیتە دڵنیاش بۆ کشاندنەوەی پارەی لە خەڵک تەئەکید هەر شتێ سوودی هەبێ لە وڵاتە دڵنیا بە ئەگەر 2 دیناری سفای زیاتر بێ خێراتم خۆرخیەکەن کێشەی کارەبای مۆلیدە ئەگەر وا بێ ئەم زروفە هەروە بێت تاکید 100% هەر بەردەوامە بێت وەڵی براشینەکەم ئەگەر لە منە پرسی حکومەتمان نیە حکومەتە بێ باوکی میلەت بێ خزمەتی میلەتەکەی بکە بەڵام ئەمە میلەتگا ڕوتێنەوە ئەمان لەبەر پڕکردنی گیرفانی خوان وازان فریاوە ناکەون کە هیچ شتێکی تر بۆ میلەت بکەن وەکو پێشم وتی لە جێلی میلەت ئامانە ئاواکەن مستحەقیشین ئەزای بۆ مۆلەکانی خوانە خوان سفایەتی ئاکەن چۆن لابن دو سەو 11,500 ماوە ئێستاش لە شوێنێکی 75 واتە لە شوێنی 16 لە شوێنێکی 12 چی ئەو هەمووکان وەڵا بڵێم چی خانەکە دووقاتە ئەی مۆلیدە مۆلیدە 41,000 ڕۆبێکم ماوە لەویش ئەبێت 41,250 ئارە وەڵا یاومەتیە 41,000 ڕۆبێکم ماوەتێ چەند ئەمپێر دەیە 3 ئەمپێر ئەم بڕەپارەی زۆر نییە ئەنی زەخت لەسەر بڵێم چی بڵێم چی من 200,000 مێ بەم 200,000 بێ پارەی کارەبا بەم پارەی مۆلیدە بم ژیان ئەوە ناڕۆ بڕێکەوە بەخوا هەتا ئێستا نەمعاشیان ناوە هیچیان ناوە خۆشیان ئاوە باشە ئێمە وڵاتەکەمە وڵاتێکی دەوڵەمەنە
بۆ حکومت دامی ئەو مۆلیدانە ناکە بۆ ئەم پارەیە کەمتر خوا بیکە بە قوربانی گۆڕەکەی سەدام حوسێن ئەو بەڕاستە بۆچی واڵێ هەشت جانە سەد شەڕی عێراق وێرا نەوتەکە نەچوە حەوت دینار هەر شەش ڕەعبەکە بوو بۆچی ینی پێت وایە سەدام لەمان باشتر سەدام زۆر لەمان باشتر و پیاوتریش بوو وەڵا بووێ ئێکاکە بە خێوی یەکردی فەردێ شەکری بۆ کری بە 100 دینار بە تویا بە 10 دینار ئەو باش نەبوو فەردی ئادی بۆ کری بە 100 دینار بە 150 دینار بە تویا بە 5 دینار ێ باش نەبوو باشە ئەی حەری چییە ینی کەی کێشەی کارەبا و نرخی مۆلیدە ومانە وڵایەتی بەدەست خوانێت چۆنی ئارزویان نەبی ئاوای لێکەن حکوومەت عێراق بەشێک لە گازەکە دابینەکە بۆ مۆلیدەکان مۆلیدەکانیش پارێکی کەم لە خەڵگەسێن خۆ لێر ئێرە بۆ نایکەن وەڵا بڵێم چی ئێرە خۆ ئێرەش گازمانەیە نەوتمانەیە مادەی سروشتیمانەیە نەوتەکەمان هەر ساڵی بەرمیلێکمان بنێ زیاترمان ناوێت لە فەقیرەکە تۆ فەقیر و هەژارەکە تۆ زیابووشێت مشکوش دەخوا بە زیابێ من مناڵەکانم باشن یارمەتی مەیەن بەڵام هیوا هەی کەسی یارمەتی بە شەوێ هەتا سەعا سێ پێشمەرگەمان بەخێوە کە بەڕانی شکاوەکە هاتن ئەوانە ڕۆشن جابانی سەعات حوتی بانیان شەشی بانی بەرغەلوشمان بەڕاوانە کرد جاژە گشتە سەرمان ئەنجا پیاوەکانیانە بەسین و بەعمودەوە تێگەشتی ئەوە حاڵی ئێمە بوو بەدەست ئەم حکوومەتە جوانەوە پاداشتەکەی پاداشەکەی ئەوەیە کە ئیسای بینین هیچ نییە بیخۆین لە چوار لایشەوە پارەی کارەبا و مۆلیدە و نەوت و تانشی دێ شەکرەکە نازانین چەندە پارە لێسێن گیرفانی خۆیان پڕ نەبووە گیرفانی خۆیان پڕ نەبووە مەسئولی ئەم هەموو ساڵە پڕ نەبوو پڕ نەبوو پڕیش نابێت بەس قەبرد چاویان پڕەکات پێت وایە هەتا نەبرێنەوە هەر چاویان تێر نەخێر نەخێر هەر خۆی وایە ئێستا بەشێک لە خەڵکە بینین وای لە هاتووە ئەوەندە بێزار بووە هەندێکی ئاواتە خوازێ بە ساڵانی ڕابردوو ئاواتە خوازێ بە سەردەمی ڕژێمی پێشوو کە چەندێک لەو خەڵکە داماوەی ینی فەوتان بۆچی خەڵک ئاوانی ئاوای لێکراوە خۆ ئێمە وڵاتێکی بێگانە حکومان ناگەست ئەمانە شتێکی جوانیان تەقدیم نەکرد بۆ خەڵک لەوان یان باشتر نەکرد بۆیە ئەگە باشتریان کردە خەڵک پەشیمانە دەبەوە بۆوان ئەمان زۆر یعنی شتی باشیان بکردایە خەڵک ئاوانە دەبوو کەی مۆلیدەیتر نامێنی لە وڵاتی ناڵم کە ئەمان خۆیان لەسەر حکوم نەمان لەگەڵ لەمانی ئەمانە مۆلیدەیشتر ینی ئەمانە هەموو شتێک قۆڕق کرا بۆ خۆیان هەموو شتێک تقریبا هەموو سەریمانیەگیە سێ چوار ڕۆژە بێت هاتون بۆ بارێ مۆلیدە چەند ئەمپێرەدەی و چەندیشت بواتەوە 2 ئەمپێرمەیە ئەمپێری 13 بواتەوە ئەمپێری 13 بەڵێ بەم 2 ئەمپێرە بەشتەکە ینی کەلوپەلەکانی ماڵەوەی پێدا بویستێن ژیان نەوەڵە وەڵاهی لەبەرەوەی ئەمپێڕەکە ئەم نایەت کە ئینکات هەتا بڵێن سەلازاڵ گیرسێنێ یا تەلەڤیزۆنێ 2 گلۆبیش پێگەین و تاو 2 ئەمپێرەکەیش بە مەزبوطی نایەتەوە نایەتە ماڵەوە هەر ئەمپێر و نیوێگە گەربێتە ماڵەوە قوربان لەبەر ئەوەی کە خۆیان بۆ فرۆشتنی خۆیان ئەڵێ نییە ئێمە چەند ساڵە نەوتەکە نەدراوەکە بەرمیلێ نەوت بوو خۆتە خۆیانی فرۆش ئەی تەمەم خۆیانی فرۆژی خۆ من بعد دێتە باسی موچەژن وڵا ئێمە نەوتشتمانی زە ناتوانین بفرۆشین قوربان ڕاستەکات بەشیان ناکا پارەکە بەشیان ناکا پارەکە بۆ خۆیان لەبەرەوەی کە کەمە بۆ خۆیان بەش داماو ناکە ئەو عالەمە هەمووی داما بۆ هەموو مۆزەفێ داما بۆ هەست سۆپەرمارکێتێکە چیت کۆڵە پارەی لەسرە مۆزەفی داما و لە ڕووی نایە لێەوە بڕوات سەیری دەفتەری قەرزەکەی بکەی زۆربەی مۆزەفە سەراسەر ئیمڕۆ هەمووی مۆزەفە ئێستا لای خۆمان ئەم مۆلیدانە کاتێک گازەکە هەمووی لەسەر شانی خاون مۆلیدەکە بێ ئەوژێ خاتەوە سەر شانی هاوڵاتی یعنی زەرمەندەکە هاوڵاتیە هاوڵاتیە بەڵە قوربان ئەو بەگرانەی کڕێ بەگران مۆلیدەکەی یاتۆ بۆ بەزەگەر حکومت نیوەی بۆ دابین کە ئەو کاتە لەسەر خەڵکی سووک بەڵێ قوربان کەمترەکەوێت لەسەر میلەت ئەتوانێت لە جاتی 2 ئەمپێر 3 ئەمپێر بێت کەی ئەم مشکیلەی کارەبای مۆلیدەیە لە ئەم هەرێمەی خۆمانە کۆتایی بێت وەڵڵاهی خاڵۆ ئەم من باوەڕم نییە قەت ئەمە کۆتایی پێ بێت تقریبا ئێمەوە 32 ساڵە بە حساب حکوومەتی
بەس حکوومەتی وا ناکرێت وا ناکرێت هەرەوێ ئاوا ڕایکێش ئابێ هەر ئاوا بێ و هەتا بزانین دەرەک خوای گەورە چیمان لێکات خوا ڕەحمان پێ بکات ئامین خوا ڕەحم بە ئەنم بکات زۆر دامای وا بینم هەیە بۆ کرێخانوکەی 2 مناڵ 3 مناڵێنێ لەگەڵ خۆیان داماوە یەکێ دەسە با 250 هەتێ 500 هەتێ خواوە گوناح نییە ڕاستی خەڵک لە خۆی بەزەی بەو خەڵکان نایەتەوە بۆزان لەگەڵ کارەبای مۆلیدە و کارەبایە چۆنە باش نییە ئێ لە بەرەوەی باش نییە بۆ نمونە شەویەتەوە بەیانی ساعت 8 بڕێت یانی بۆی شەکەی تۆ نابێت جایسا من کارەبای کۆڵانمەیە کە ئەو مۆلیدەیەم هەیە هەر ئیسفادەی لێ ڕئیسیشم ئیسفادەی لێ ناکەم ئێستا یانی تۆ بۆم دوکانە 3 جۆر کارەبات دابین کارەبام هەیە 3 جۆر بەم 3 جۆرە کارەباوە کارەباکە مەزبوط بووە واش مەزبوون نییە جار هەبوو بای 3 سازە گۆشتم فڕێەوە لەبەر بێ کارەبایی گۆشتەکە خراپ بوو لەبەر بێکارە ئارەوە ینی زەرەرێکی جاری وە زەرەری زۆری ژێتە سەرەوە زۆریش زەرەدە یانی شتەکان قانونی نییە لە ماڵەوە چەند ئەمپێرتان ڕاکێشەوە مۆلی لە ماڵە من 4 ئەمپێرم هەیە پارەیە مانگەتدا پارەیە مانگە جارێ نەهاتوون وەڵا نهاتوو چۆ لە ماڵ نەبووین بە نزیکەی زانین سیارەکەی چەندە مانگە بەخوا وابزانام 16 یان حەفە شتێکی وایە تقریبان بە پێی شوێنەکان لە 13 بۆنێ باشە ئەم نرخە بۆ ئێستا کە بێموچەیە کار و کاسبی زۆر کزە تا چەند قورسە لەسەر خەڵک چۆن قورس نییە ئەمە معاشیان نێشتووە یەک شتیان نێشتووە ئێستا من بۆ نمونە لە سعادەشتەوە دوگانەکەمەوە حەوتونیەکەمەوە دەخیلەم جاران بۆ 3 ملیۆن بووە ئێستا 400,000 لە 3 ملیۆناتە بۆ 400 ئێستا کەس گۆشت ناخۆ پارەی پێ نییە گۆشتەکە گرانە ئەوە موچەش ئەوە چی نەمانگینەوە خەریکە بێتە 3 مانگیان یەک موچیان نێ تا ئێستاکە خەڵک موچیان بە خەڵک شتیە کردسێن بێ ئەم بازارەکە ژانکە زەبینیتیایی ئێستا بۆ مۆلیدەکان حکوومەتی عێراق بەشێک لە گازەکە دابی نەکا ینی نرخەکەیان بە نرخێکی کەمتر پێدا ئەوانش نرخێکی کەمتر لە هاوڵاتی وەرەگرن بەس خۆ لای خۆشمان حکوومەت گازی هەیە نەوتی هەیە خاکەکەمان پڕە لەم مادە سروشتیانە بۆ دامی و مۆلیدانە ناکات تا کارباکی مەزبووتر بێت یەکەنەیە دەسەڵات هەیە نایە نایات ئەوێ تۆ دای محتاجیە و بیت زەرری ئەو لە چیایە بۆ ئەم گازە نادا تا ئەو خەڵکت ینی ئەو هەمۆ گرفتە هەیە تۆزیان تۆ خۆش گوزەران بینایە بە خۆشی بژیت کێشیان چیە بۆ نایەنە ئێگە بیان ویستە خەڵک بێزار نابوو لێن خەڵک بێتاقەت خەڵک بێتاقەتە تاو هەر من نە هەر دەمێرگە سێ بگەیتەوە بێتاقەتە لێن کێشەی کارەبای مۆلیدە ئەگەر وا بێ ئەم زروفە هەروە بێت تاکید 100% هەر بەردەوامە بێت وڵی براشینەکەم ئەگەر لە منە پرسی حکوومەتمان نیە حکوومەتە بێ باوکی میلەت بێ خزمەتی میلەتەکەی بکە بەڵام ئەمە میلەتگار ڕکەنەوە ئەمان لەبەر پڕکردنی گیرفانی خوان وازان فریاوە ناکەون کە هیچ شتێکتر بۆ میلەت بکەن وەکو پێشم وتی لە جێلی میلەت ئەمانە ئاواکەن مستحقیشین چون ئەزان بۆ مۆلەکانی خوانە یخوان سفایەتی یاکەن چۆن لابن پاری مۆلیدان باتەوە بەڵێ چەنددا پارە 54 دینار 54,000 بۆ چوارم بۆ 4 ئەمپێر ئەم 54,000 زۆر نییە بۆ ئێستا کورە چۆن زۆر نیە بەڵێ وەڵڵا زۆر بەرزەڵی چی کاکە دەست ئەڵێشی ینی چارمان چییە ئێستا هەمانەم شتە لە شارەکانی تری عێراق نرخەکەی زۆر کەمترە لەبەروی حکوومەت بەشێک لە گازەکەدا مۆلیدەکان و ئەوانیش بە نرخێکی کەمتری دەنە هاوڵات بەس لێرە بۆ حکوومەت دامی و مۆلیدانە ناکا بەشێک لەو گازیانمان وەڵڵاهی بڵێن چی کاکە حکوومەت لە هەموو بارێکە ینی زەختێکی زۆری قسەوە سەر میلەت ئەگەر کابرای مۆلیدە گازەکە بە گرام کڕێ بژێ خاتەوە سەر خەڵک ئەوەی هەر وەڵڵا ئەگە بە هەرزان بیاتێ خاوەنی مۆلیدەکەش بە هەرزان ینی مۆلیدەکە ئەمپێرەکە دێتێ حاجی ئەمە خۆڵاتێک نین بڵێن گازوونە و توشتمان نیە ئەو وڵات ئەو خاکە ئێمە پڕ نیە لە غاز لەگەڵ کام بخورم بەڵام حەل ئەبێ لای کێ بێ حەل هەیە
بۆن منە ئەم دەسەڵاتی بۆ دەسەڵات نایکە کاکە کەسی نەخسە کاکە کەس غیرەتی تیانەما هەڵتاو هەموو بە هەموو شتەشکرین ئەم هەموو زەختە لەسەر خەڵک چۆنە جارێکی کاکە تۆ حەلەکەم بۆ اینکە بۆ پیاکە حەلەکە ئەوەیە بەشێک لەم گازە بە نرخێکی کەمتر بدەنە ئاخر نایە کاکە کە نایە تۆ چیەکەی تێتە پێم بڵێ مەگەنەوان خاوەنی ئەم خەڵکە نین خۆیان بە دڵسۆزی ئەم خەڵکە نازانن خۆیان بە دڵسۆز زانن بەڵام کاکە ئەبێ میلەتیش هینێکی هەبێ بەڕاستی ڕاستی کەس هەڵبەستی نییە معاشی نایە کەس قسە ناکە پارەی کارباز زۆریێتەوە کەس قسە ناکە پارەی ئاوێتەوە کەس قسە ناکە ئەیتر حکومەتی بەهۆشی خۆی ئیشی خۆیەکە تاو حساب بۆ کەس ناکە یعنی ئی بێدەنگی خەڵک ئەرە والله هەمووی میلەتە یعنی ئەڵێ بۆن منە خەڵک چی بکە خەڵک هەمووی نەک یەک و دوان نا من تۆ نا هەمووی سا داوامی دایرە نەبێت معاش نیە کەس داوامی نەکە پێت وایە ئەوە زەخت دروستەکە شتێک حەدوویست دەبێ کاکە وایە نە پێت وایە کەی کێشەی مۆلیدەی تر کۆتایی دێ مۆلیدە نەمێنە لێرە وەڵی کاتێک بکە بڵمچی ئەم حکومەتە هەموو شتێکی تەواو بێ یعنی لە هەموو بارەیەکەوە مەزبوط بێ کە مەزبوط بوو هەموو شتە تەواو بێ حکومەت دەتوانێت ئەمیشە بکە هەمووی بەدڵ حکومەتە هەمووی بۆ نایکە یعنی ئیسە بۆ منەم توانایی هەیە بتوانێت بیکە بۆ نایکە کێ دەستی گرتووە کەس دەستی نەگرتووە ئیتر نازان بڵێ بچی وەڵی حەلەکە لای خۆیەتی چارەسەری نییە چارەسەری وە قسەکەی من خراپانی ئەم هەموو پارەیش لەسەر خەڵگەر زەختە ئیتر میلەتیش جارە شان یاوەتە بەری ڕای کێشەیەتر بۆسی ئەڕاشکورم بۆ حەلی نییە کە حەلی نەبێ مەجبورە بێ ئەوە ڕایکێشەوە کێشەی کارەبای مۆلیدە ئەگەر وا بێ ئەم زروفە هەروە بێت تاکید 100% هەر بەردەوامە بێ ئەرەوەڵا چەندەم پێر دێت من خۆم سێم پێرمێ ئەزانی چەند نرخەکە لە چەندایە مانگە وەڵی مانگ ێستا تقریبان ئەم کاتانە ئەوەنەی بزانم یعنی سێم پێرەکە 40,000 لەوانەیە بکەوێ بە پێ ئەو کارەبای ڕیسێکە بێ دەبێت 40,000 حازرکەی بۆ کاربە 100% وایە بۆ ئەم وەزە ئێستا ئەوە نزیکەی سێ مانگە چینە سێ مانگ موچە نییە بازاری ینی فرۆشیش زۆر کزە ئەم نرخانە زۆر نی لەسەر خەڵک وەڵی نرخەکە زۆرە بۆ ئێمە کەسێکین کە کاسبین لە بازارڕ لەوانێت تا حەدێمە هیچ نەبێت بۆمان هەڵسوڕێ و پارەیە بەڵام ئێستا من کابرای مۆلیدەکە هەر خۆیەدە و کەسەیەت بۆ لام مانگ هەیە پێی ئەڵێم بۆ درەنگیت ئەڵێ سوور ئەزانم 300 ماڵ ئەەکەم 30 کەسی پارەم نایاتێ یانی عزیەتەکەم بۆ مێنێت کابرای مۆلیدە وتێتی 300 ماڵاگە ڕێز ئەی جاری وایە 30 کەسی لەوانێ پارەم نایاتێ ئەی دەوەنە بێ پارێ عنی خەڵگەیە 40,000 پێڵ ناسوڕێ 100% من کە پارەگەڵم بۆ درەنگی مانگی وایە 20 مانگی 15 مانگی دەڵێم ئەزانم کە معاش نەدراوە کە معاش نەدراوە بە خەڵک ئەڕۆم پارەم نایاتێ مەجبورم ئەبێ بڕۆمەوە جاری کەش کە معاشەوە بگەڕێمەوە ئێ مەجبور لە بۆ نمونە ئەگەر بێ کرێی مۆلیدەی مانگی سێ وەربگرێ لە 15 4 و 24 دێ بۆی مانگ 15 مانگی پێش و تقریبا دوای 15 مانگ ئەم کاتانە نات بە حیاتی ئەم کاتانە نەهاتووە یعنی ئەکەوێتە 15 مانگ بۆ 20 مانگ لەو کاتان ناگەڕێ ئەگەر پارە بدرێت لە 7 مانگاگە سوفەدراوێ 8 بۆ 10 مانگ گەڕاوە حکومەتی عێراق بەشێک لەو گازە دابینەکە کە مۆلیدەکان کاربیانداوە بە خەڵک ئەو کاتە بە نرخی کەمتر لە هاوڵاتیان حسێ بکرێت بەس ئێرە بۆ ئەو هەموو گاز و نەوتە دامی ئەو مۆلیدانە ناکە بۆی تۆزێک لەسەر خەڵک ئەو کارە باز کرێکە مۆلیدێسو ئەوەم بیستووە کە لێ وایە ئەوەشی کە لێرە ئەی ناسم برادر هەیە مۆلی دەشتێ پرسیاری لێ یەکەم یعنی کە سعری ئەو گازەشی کە دانراوە سەم خۆم سیاری گازم پێ لەوانەیە کە سعری جاری واڵم 600 پێیاوەیان شتی ئەوان لەبەرەوەی مۆلیدە لەبەرەوەی مۆلیدەکان بپارێزن کادێکە من 600 ئێم بە گاز ئەوڵێ من 650 پیاوە ئەڵێم بۆ ئەڵێ وڵا گازی چاکە کڕم هێشتا ئەو گرانتری شەیکڕێ برادری خۆم هەیە مۆلیدەی هەیە ئەڵێ من 650 پیاوە لەبەرەوەی گازێکی چاک بێ مۆلیدەکەشی پەکینەکە بۆ حکومت لێرە دەعمی ئەو مۆلیدانە ناکات ئەو هەموو گازەمانەیە خۆ جارانیان و کاکەوە هەناردەکرێەوە بۆ موچەی فەرمانبەران ئێستا خۆ هەناردەکردن شتیش نەما وەڵایی بۆ دەعمکردنەکە خۆمە حکوومەتەکە ناسین نەوەڵا دەعمکردن لە هیچ شتێکان ئەوە کەسە نەوەڵا پیاوی چاک نییە نەوەڵا وەکو دەعمکردنەکە وەنەی ئاگاداربین دەعمکردن لە هیچ شتێکانی ئەو کەس موچە خۆرە مەعاش وەرناگرێ بانزینە ئەوە وەزعەکەیەتی یعنی ئەو بانزینەش کە ئەڵێت بۆ نمونە کە جاری وایە کاڵێ بە 650 دراوە یان شتێک خۆ سعری نەوت خۆمانە زانین چۆن و بانزین چەنەکەوێت لەو کاتەشا کە بە 650 بە حسابەمە دەعم کراوە دەعم کراو نییە هیچی بانزین نییە لەوەشە لە خێران لەوانێت 400 دینار لەسەریان نەکەوێت
کە بە 150 بۆ خەڵکی ئەفرۆشنەوە 100% ئێمە خۆمان زروفەکە زانین ئەوە سیارەیە و خەڵکی زانین چی بەسەر هاتووە وەزعەکەی خەڵکە ژیانەکە بینین خۆم کاسبم لە بازار فیلپەمپی سیارە نەسووتێت کورە فیلپە بگوازە فیلپەمپەکە بێنە کابراگەر بە فیلپەم لی دەرچەقەی ناکە سیارەکەی نەسووتێت ئەو سیارەکە کابراک لەوانێ بە قوڕ بەسەری و دەردەسەری لەوانێ سیارەکە بزانین چۆن کردەکە چۆ وەزعەکەی ئەم مۆلیدەی کە مۆلیدەی گەڕەکە تەنها ڕەنگە وڵاتی خۆمان بزانین کە مۆلیدەی گەڕک چییە ئەگینا پرسیار لە هاوڵاتیەکی وڵاتێکی دیکە و هەرێمێکی دیکە بکە ڕەنگە هەر نەزانێ مۆلیدەی گەڕک مەبەستی لە چییە چەند ساڵێکی زۆرە خەڵک دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ ئەم کارەبای مۆلیدەیە بەڵام ئەوەی کە دەست و پەنجەی لەگەڵ نەرم ناکرێ گرانی نرخەکەیەتی بە تایبەتی لە وەرزی هاوینە بۆ ئەم مانگە نزیکەی بۆ هەر ئەمپێرێک 13,000 لە هەندێک شوێنیش بۆ 15,000 دینارە واتە گەر کەسێک 4 ئەمپێر کارەبای ڕاکێشا بێ 4 13.5 یاخود 4 15,000 ئەبێ حازرکە بۆ کرێی مۆلیدەکەی کە ئەمەش بارگرانێکی ترە لەسەر خەڵک بە تایبەتی لە ئێستاە کە بەرەوسیە مانگە چین موچە نییە و وەزی بازار باش نییە وای لێ هاتوو خەڵک بێزار بووە بێتاقەت بووە بەدەست ئەو هەموو باج و ناڕەحەتی کە خراوەتە سەری لەبەرەوە چی لەبەر ئەوەی لە شارەکانی دیکەی عێراق حکومت بەشێک لەو گازە دابینەکە کە درێتە مۆلیدەکان مۆلیدەکانیش بە نرخێکی کەمتر ئەیدەنە هاوڵاتیان بەڵام لێرە لەبەر حکومت هیچ دامێکی ئەم مۆلیدانە ناکات ئەوانش بە هەر نرخی بیگڕن ئەو نرخە ئەچێتەوە سەرشانی هاوڵاتی و ئەبێ ئەو زیادەیە هاوڵاتیەکە بیدا دیسان بارگرانی لەسەر هاوڵاتی دروست دەبێتەوە بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتان لەگەڵ